حەبی زینکە کڕیت 50 میلیگرام ڕۆژانە، ڤیتامین سی 1 گرام ڕۆژانە، ڤیتامین دی 5000 هەموو ڕۆژێ لەگەڵ ڕۆنایی خۆیت. ڤیتامین دی لەگەڵ ڕۆ نابێ بیخۆیت، چکە ڤیتامین لەگە پاراسیتامۆڵی 500 تا 1 گرامی ڕۆژی 4 تا 6 جاری ئەخۆیت. باس ئاگای لە فەحسی جگەرە بێ، چونکە ئەگەر بچێتە سەر و 10 گرام یا 9 گرام لەوانێت تەسیل لەسەر جگەری بکە، قەت مەچۆرە سەر و 10 گرامەوە. ئەوەی لە کتێبە ئیسپات بووە ئەچێتە سەر و 10 گرامەوە. باشە ئیبوبرۆفین یا برۆفین 400 میلیگرامی 3 تا 4 ڕۆژ، ئەمانە ئەگەر یعنی ئەبێ ئەمەت هەبێت کە ئەمەت هەبوو لە ماڵەوە تۆ ئەتوانی عیلاجی خۆت بکەیت. بۆ عیلاجی خۆت بکەیت. ئەگەر تەنگە نەفەس بوویت، ئەگەر هەستەکەی تەنگە نەفەسی کۆکەت هەیە بەڵغەمت هەیە، ناشت دەوێ بچی بۆ لای دکتۆر، ناشتێ فەحسەکەی لەگەڵ ئەوەی یەکەمە ئەوەی دووەمیش بکڕە. لەگەڵ ئەوەی یەکەمە جەدۆلی یەکەم ئەزیترۆمایسین 500 میلیگرام کرە ڕۆژانە 10 بۆ 14 ڕۆژ. ئێن ئەسیتایل سیستیم پێوتێ برۆنکیل ئەوەی کە بەڵغەم دروستەکە بیکڕە 200 میلیگرام یا 300 میلیگرام ڕۆژی 3 جار. حەبێکی تر هەیە پێوتێ لیڤۆفلۆکساسین 500 میلیگرامی یا هەر شتێکی تر کە ئەنتیبایۆتیکە بۆ 7 ڕۆژ. ئەمە ئەوە ئەگەر چووی فەحسی خوێنە کرد و ئەو دیدایمەرە بەرز بوو کە پێوتی دیدی، ئەگەر بەرز بوو ئەبێ ئەو هینە بەکاربێنیت. ئەگەر بەرز بوو ئەبێ ئەو کلێکسانە بەکاربێنیت ڕۆژی 2 جار. سیەکانی تایەتی ئەبێ ڕۆژی 2 جار بەکاری بێنی. ئەگەر هەموو هیچ لەسەر و تەمەن لەسەر و 6 ساڵەوەیە، بەڵام ئەم سیەکانی تایەتی ڕۆژی 1 جار بەکاری بێنە، یا ئەوەیان یا ئەوەیان یەیتە خوارەوە. ئەمە هەمووی بوو ئەوەیە کە تۆ ڕۆژە ڕۆژان دەستی ناگاتە دکتۆر. خەستەخانەکان هەمووی داخرا، نادێ بچی بۆ لای کەس، ئەبێ ئەم جەدۆلە ئەبێ خۆت عیلاجکەی. دوای ئەوەیتە خوارەوە هایدرۆکسی کلۆراکوین لەگەڵ ئەزیترۆمایسین، ئەوەڵێ بەعەمەل نایە، ئەوەڵێ بەعەمەل نایە، کەیسمانەیە بە عەمەلیەت. تۆ بیر لە خۆت کەرەوە 60 ساڵیت، ئەگەرە زانی نەخۆشی دڵ هەیە، زەبزەباتی دڵ هەیە، تەختیتێکی دڵ کە بزانە پیشانی بۆ دکتۆرێکی بنێرە بڵێت دکتۆر ئەم تەختیتەم باشە یان نا. ئەو کاتە ئەگەر ئەزیترۆمایسین و یعنی هایدرۆکسی کلۆر ئەمە بۆچی بوو بەم فەرتەنەیە لە دنیا؟ خۆ هەمومان لە بیرمانە فەڕەنسیەکان هەلهەلەیان بۆ کێشە، دوایی بەعەکسەوە دەرچوو. وەکو پێم وتی لێکۆڵینۆ ئێمڕۆ لێکۆڵینەوەی دوێن ڕەفزەکە ئەنتی ڤایرۆس و پلازما و ئۆکسجین و جیازی تەنەفوسی سەناعی ئیترەوە کە گەیشتە قۆناغی ئەخیر، یا ئەبێ بە کەسوکارەکەی بڵێ من بە یا بم بە بۆ خەستەخانە، ئەبێ بچیت چکە زۆر گرنگە، زۆر گرنگە. تکاتان لێ یەکەم ئەمە عیلاجە، ئەمە ڕای خۆمە، من مەسئولم لە قسەکانی خۆم، بەس من تۆ ئیجبار ناکەم بەکاری بێنی، من تۆ ئیجبار ناکەم بەکاری بێنی. لەبەرەوە هەرچی شتێک کە تۆ خۆ دەیکەی تۆ خۆت مەسئولی. ئێستا ئەمە من مەسئولم لە قسەکانی خۆم، ئەمە تەجروبەی خۆمە لە 2003ەوە تاکو ئێستاچێ من بۆ خۆم کڕیوە، بە ڕەفیقەکانی شموتووە لە هەڵەبجەوە هەتاکو پێیان ئەڵێم لێرەشەوە بۆ کوچی سیرمەکەی سیرم کە من کە نەخۆش کەوتم هەردوو سیەکەم تیا بوو ئەو عیلاجانم بەرێ کاکە. من مجازەفە بە حیاتی تۆ ناکەم و تۆش مجازەفە بە حیاتی منەوە مەکە. لەبەرەوە زۆر گرنگە. ئێستا بەیانی ئێستا زەلام دانیشتۆ لە گۆگڵە کاڵە بزانم دکتۆر کامەران بە درۆ ناخەمەوە. کاکە ئەوە کۆتایی مانگ ئێشتا مانگی 6 نهاتووە، نیوەی ئەوروپای ئەعلانی سەرکەوتنی کردووە. یعنی قسەکانی من لە یەکی نوە قسێکی ترتان لەگەڵەکەم.